وڵا تاوانە و کەسانەی کە بەتەمای هاکو سەرگیرین هەتا زوو بێن درەنگە. نرخی ئاڵتوندا بەزیوە و بەڵام ئەوەی کە هەیە هێشتا قەرەباڵغی بە دوکانی زەڕەنگەرەکانەوە دیار نییە. من ئەتومەتە یەشێک لە دوکانەکان بزانم لێرە تا چەندێک کاریگەری هەبووە تا چەندێک ئەو کەسایك تازە هاوسەرگیریەکەن دێن بۆ کڕینی ئاڵتون و ئەمە تا چەندێک زیانی باوڵەتێنشگیانە لێرە کە حاجی محەممەدی دەیە کە ساڵانێکی زۆرە دەم بوارەیە کارەکە کە حاجی سڵاو لێ بێ نرخی ئاڵتون چۆنە لە ئێستاە بەراورد بە مانگی دەمە بەر تا چەندێکی دێبێتەوە. سەرەتا بەخێر بێت سەرچاوماتن نرخی ئاڵتون بەڕاستی داوەزینێکی کردووە لە چاو ماگەی لەمە پێش هەموو مسقالێ بۆ 40-50,000 دینار دابەزیوە. دابەزینەکەش تا ئەمڕۆژ بەردەوامە لە ئەنێ شتێکی تریشدا ئاوازێت بەڵام ئەمەلی زۆر پاشە ڕۆژی ڕوونە هاتوون واتە پاشە ڕۆژی بەرەوبەرز بوونەوەیە تاکید پاشە ڕۆژی بەرەوبەرز بوونەوە ئینشەڵا. ئامۆژگاری چی خەڵکەکان بیکڕێ بیفرۆشێ؟ ئەو کەسانی پێویستیان پێینی ئاڵتون نەفرۆشن چونکە بەڕاستی فریان ناکۆن بیکردنەوە خۆشم جاریوە فریان ناکۆن بیکردمەوە لە گۆڕانکاریەکان ئەوە نەسەریعان ئەو کەسەشی پارەی هەیە و احتیاط دای بیکڕێ و مەترسێ داینێت ئینشەڵا بۆ ئەخیری ساڵ بازارێکی زۆر باشی بێت. ئێستا سەیری چۆنە هاتوون؟ سعر ئەمڕۆ مسخاڵی ئەژدە بە 770,000 21 بە دووری 900,000 بەڵام سیارانە کاتین ینی ڕۆژانە ئەگۆڕێ و بە دەخۆ سەعادە گۆڕانکاری بەسەرایەت. ئەم دابەزینە تا چەندێک کاریگەری هەیە لەسەر و کەسانی کە هاوسەرگیریەکەن هاتنیان زۆر بۆ وڵاتان؟ وڵا تاوانە و کەسانەی کە بەتەمای هاکو سەرگیرین هەتا زوو بێن درەنگە. بەڕاستی دابەزینێکی کردووە ئەم دوای مانگی شش گۆڕانکاری باشترە بێت چێتۆ جێگای خۆی سەرەکەوێتەوە لەبەرەوە ئەگەر بیانەوێ ئاڵتونکردن زوو بێن نەم کاتە زۆر باشە. حەجێگەوا بە خێراوەی کە بە تەمایە دەست و بردێکی دەگەنای خۆی لێبێنێت تا کۆتای مانگی شەش. بۆ خوایەک تارسکەم جاریوە هەیە خۆ کابرا فەقیرە ئەچێتە لای زەڕەنگەرەکە هەر خاتێکی ناگرێت بەڕاستی زەڕەنگەر زۆر جار بە سیاری ڕۆژە پێی نافرۆشێت جاری واشەیە زەڕەنگەر هەیەمان هەیە زۆر بە وجدان خەڵکی چاک بە سیاری ڕۆژە پێی فرۆشەوە توانێ بیکڕێت. باشەواتە ئێستا زەڕەنگەرەکان بە نرخی ئەمڕۆی فرۆشن؟ وڵا زۆریان نەوەڵا بە نرخی ڕۆ نایفرۆشن زۆرمان بارن بە خۆشمی تێکەم زۆرمان بە نرخی ڕۆ نایفرۆشن بەڵام بەڕاتوانین بە نرخی ڕۆی بفرۆشین بەڵامی تر بەڕاستی کەسی وای نایفرۆشرێت نافرۆشرێت بەڕاستی ئەوەم قسەیەکی ڕاستیە بنێبە بەڵام من وەکو خۆم بە سیعری دەقای فرۆشم بە سیری ئەو دەقەی فرۆشم بەڵامی تر ئەبێ بە بیکردمەوە جاری وا شەفریانە کۆزم بیکردمەوە زەرم کردووە ناقینی ئەویش کە بە سیعری ئەمڕۆ نایفرۆشێ جاری وایە تاوکو وەستەکەی بۆ گەم بڕوا بە سیعر گۆڕاوە گران بووە جاری وا تا وەستەکەی بۆ گەی سیعرەکە دابەزیوە لەبەرەوە سیعرەکان ئیسیقرار نییە جاری وا ئێمەش دەزەرڕای. چیرۆکی تازە چیتان لەکە حاجی؟ وەڵا هیچ چیرۆکی تازە چیرۆکان هەر هەن خەڵکێکی زۆر هەیە بۆ پێوی داویستی بۆ احتیاجی ئاڵتون نەفرۆشێ بەڵام بەڕاستی شتێکی باشە ئاڵتون ئەگەر هەت بێت و کڕی بێتت شتێکی چاکە بۆ کاتی پێویستیە. لەم ڕۆژانە گەنجی هات بۆ لام گەنجەکە ئاڵتونەکانی فرۆشت کاتونەکانی فرۆشت وتی کاک محەممەد خەتای تۆی من ئەوە نەکەم کردووە. واتە چۆن کەم کرد؟ کاتی خۆی دەمەسخاڵی کردبوو دەمەسخاڵاتونی کردبوو وتم کاکە بۆ خەتای منە وتی کاکە من و کاتە باوکم بیستیشی بۆ کردم بەڵام تۆ وتی کاکە چەند تواناتانیەوە بە قسەی خێری بۆ کردین باوکم هێمن کردەوە ئێستا دەمەسخاڵەکە بۆ من ئەگە بیستی بۆ بکردم ئێستا پارەی باشتری بۆ کردم لەبەرەوە خەتای تۆیە ئەگەر وتم کاکە قسەی خێرم بکردن بەزێن باوک هاتەوە هات وتم کاکە بەڕاستی ئاڵتون گرانە ئەگەر بتوانن هاوکاری یەکتری بکەن ئاڵتون هەر نەبێ باشترە بێ ئاڵتونی شەبێ وتی ئەوە قسانە کردو قسانە بەدڵنی من نەبووە ئێستا ئەگەر بۆ قەرەبوو کردەوە تۆ وەڵی بۆ قەرەبوون فرۆشتی بەڕاستی خۆ خێرێکی باشی کرد الحەمدوللا بە زوودی ئەگەر تۆ قسە نەکردی ئەو کاتە ئێستا دوو قات بوو لەبەرەوە جاری وایە ئەگەر ئاڵتون کڕین لە سەرەتا بیکڕیت لە مستەقبەلە ئیسفادەی لەکەیت مستەقبەلە ئیسفادەی لەکەیت بەڕاستی سەوەی پار کڕیبێتی ئەمڕۆ دوو قاتە پێرار کڕیبێتی ئەم ساڵ سێ قاتی بۆکە پار کڕیبێتی 50 وەرەقە ئەم ساڵ 150 وەرەقەیە پێرار کڕیبێتی 150 پار کڕیبێتی 100 دەفتەرێکە بەڕاستی لەبەرەوە شتێکی باشە ئاڵتون کڕین ئەگەر تەحملت هەبێ. خەریکی کڕینیت؟ من خۆم پارەم پێ بێدی ناوەستم ئەرە وەڵڵا هەرچی مێ کردومە بە ئاڵتون نزیو هیچ شوێ پارەدانانی. ئەی بۆ نمونە سەردانی هاوڵاتی چۆنە ئێستا؟ زۆر بۆ کەمە؟ وەڵڵاهی کەمە
زۆر نییە بەڕاستی خەڵکی زۆر هاتو ناومیشەوە خەڵکی زۆر زەری لێ کردو بەڕاستی سەرکەوتنێکی زۆری کرد سەرکەوتنەکە خەڵکی ترسانەوە دابەزینە سە خەڵکی وایە تەسەورەکەڵێ وای لێت و لیرەوێت وەکو جارای لێتەوە بەس شتی وا هەر نابێت سەبڕۆ لیرێ بە نۆڕەقەیە خەڵکە دابەزیوە کاکە پارە بکاتە بە 6 بوو بۆ دابەزیوە ڕاستە 12 بینی بەڵام هەر چێتەوە 12 تاکی دۆ بە سەری ساڵ 12 کاتێتەوە